یەکتان زۆر بە ملیۆنێکە ئێستا جۆی باش دەرێت جۆی قەرە و ڕەش يعني جۆی ئەسلی ئێستا مادەم ئەو بارانێکی باش باریە الحمد لله پێتان خۆشە سوارێ والله برام ڕەحمەتە ستانێ لە بە ئەو ڕەحمەتەی کورە ئەمە درماگە لە خۆشە لە بۆ گەلمی تاخیرە لۆ گەنی باشە مام زێر قسەکەیە دەرێن ئەگەر 1 مەتریش ئاو بستە خوارێ فەلا ئەر دەرێ کاکە پەرەی نەدایە ئەو قسە چییە والله ئەوجان کە ئەو من ئەو کاگەوە یختیار بۆ دەرێن ئەمە نازانم اختیارەکان زانانی پێشتر ئەمە وڵای مامەدار بە بیرمان دێ حالەم پێشتێ 15 دا باران دەباری کە باران چوا بوو خەڵک دەغر یعنی شینش دەبوو بەس ئێستا ئەوڕۆ چەندی چەندە ئەوڕۆ تقریبا 12 ئەتو برێنێری تاخیرە بەس ئینسان چیە خەڵک دەرێ هەر بیکەن ئینسان بێ ئومێد نەبێت چکە ئینشاءالله ئینسان لە ڕەحمەتی خوای بێبەش ئینشاءالله خوای گەورە دەبی ئینشاءالله جوی بچینی چکە زۆر فەوریە جویەکە ئاوی کەمتر دەوێت ینی بەس ئەلان گەنم برێتی وەختەکەی تاخیرە خۆی لە مانج 11 زاروێ ناکرێت ینی تا دوو ڕۆژکە ینی دەبی بڕ ئەلاقەکان برێ فەلا ینی دەخوا گەوری ئینشاءالله بارانێکی بە ڕەحمەت بە تەمای خوا ئینشاءالله زۆر باشتر فەوریە جۆ ئەوسا گرانتریش بۆ بزانم زۆر گران بوو یەکتان زۆر بە ملیۆنێکە ئێستا جۆی باش دەرێت جۆی قەرە و ڕەش يعني جۆی ئەسلی ئینشاءالله خوای گەورە جوتیارە ئیسفادە ئینشاءالله خوا بەنسیب ئەمە وەختی خۆی کاکە باب و باپیرمان لەو گوندەی ژیایە لە دووتکان ژیانمە هەر لە سەفەلاحەتی بووە هیچ مەعاشخۆر نەبووینەوە یعنی هەر بە فەلاحەتی ژیانەوە وەچ پاشایانیش و بەس قەناعەتیش نمایە کاکە یا ربی خوای گەورە یا ربی خوای گەورە بەرەکەت بینتە ناو خەڵکی پێشتێش کوو بووە کابرا مەقسەد ئێستامە باپیر مەختی خۆی 6 دۆنم حەردیە بوو لەو 6 دۆنم حەردەی سارێ لایەکی دەکە لایەکی دێشتەوە 30 دۆنمی دەکە 30 دۆنیش دێشتەوە لە بۆ سارێشکە ئەو ساری مەقسەد کە ئەوەی کە نەیکرد بوو دەیچێران تۆیان دەکردو لە خوای بەزیان ئەوە دەهێشتەوە لە بەرەوەی خەڵک دەکردە ورد یعنی لە بۆ هەندێک یعنی باش بوو یعنی خەڵک یعنی ئەوە چی ئێستا نەبوو کابرا برێ وڵات بینە تەتەوڕێکی یان چیمیا هەبیتون و بەرئا یعنی لە خوای بەزیادی گەلە یعنی باش بوو ساردە سوڕاوە دوو بارانی لێ دەدا یەکسەر کابرا ئەو وەردەی تۆ دەکردەوە دەچێرا کابرا کوچنی بڕیا من ئەدی وەردی هەبا ئەدی وەردی هەبا لەسەرەوە تراسە ئەو ڕیکەی بەرێ بەخۆم ئەوە کوڕی پرچ بووە بەزانی سارێکی تۆماکردنیە ئەو 6 دۆنمە 200 ئەربەجۆی کرد 200 ئەربەجۆ والله ئینشاءالله ساری ئینشاءالله خوا بەنسیب وەمەتی محەممەد دەکا ئەوەی بسڵمانە خوای گەورە ئاسانکاری خێر و ڕەحمەت بێتە خوارێ باران نەباری بە ئاخرەکەمی دەمرد کاکە خەڵکەم تووشی نەخۆشی بووە کارەساتە بڕۆ دەشت دار و بەردی کوردستان هەمووی ئەو بەتایە گرتیە سەبەبی چییە ئەو بارانی بوو بارانە 25 سانتی ئەو بارانی ئەدی کوتاسی ناکە والله ئەو ڤایرۆسەی نایە هەمووی دەبا ئێستا زۆر خۆش ژیانێکی خۆش هەوایەکی خاوێن هەر لە خۆش ئەدی ئەو پیسەش نامێنێ